حارثی کوڕی حەسان یەکەم شەوی زاوایەتیەتی کەچی لەولاوە هاتووە بۆ نوێژی بەیانی بە جەماعەت. بەڵێ هاتووە بۆ نوێژی بەیانی بە جەماعەت یەکەم شەوی زاوایەتیشێتی. لای من و تۆ زۆر غەریبە، بەڵام لای عاریفان و خواناسان هیچ غەریب نییە ئەم دیمەنە. ئەو گەنجانیکەوە دنیا مەغروری کردوون، مۆبایل لێسەری لێ شێوانون، ئەو گەنجانیکەوە شەو تا بەیانی لە نادی و کافتریا و شوێنە خراپەکان بەسەرە بن. وەرن دیمەنی حارثی کوڕی حەسان ڕاتان چەڵەکێنێت، وەرن ئەم پیاوە بکەن بە قودوە بە مامۆسای خۆتان. ئەمە پێوترێت زانکۆ، یاوەر و سەحابە و ڕەفیق و دۆستە نزیکەکانی یەن بۆ لای. ئەی حارث، تۆ ئیم شەو یەکەم شەوی زاوایەتی تە و هاتوویتە بۆ نوێژی جەماعەت؟ ئەخی یەکەم شەوتە. ئەم پیاوە فەرمووی والله إن امرأة تمنعني من صلاة الفجر في جمع لهي امرأة سوء. سوێن بەخوا ئەگەر ژنهێنانێک ئەگەر شەوی زاوایەتیم ڕێگریم لێ بکات بۆی نێم بۆ نوێژی بەیانی بە جەماعەت لهي امرأة سوء. ئەوە خراپترین هاوسەرە، ئەوە خراپترین ژنهێنانە، ئەوە خراپترین پرۆسەی زەواجەکەوا من تێیچوومە. ئەو گەنجانیکەوە دنیا سەرقاڵی کردوون، والله خەڵکێکەیە لەبەر معاملە نایە بۆ نوێژی جەماعەت. بەڕێزانم، بابکە مؤذین بانگەکە، بانگبێژەکە بانگەکە حي على الصلاة حي على الفلاح، ئەمە نیدای خوایە. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله. تنابي هیچ شتێ ڕێگری لێ بکاتنە نوێژی جەماعەت. نوێژی جەماعەت بە بەیانیان ئێستا هەتی و کەوتووە مزگەوتەکان. ماڵی خوا، بابە من ماڵی خوایە کە کاتێک تۆ دەی بۆ ماڵەکەی تۆ میوانی خوای. وحق على الزائر مزور أن يكرم الزائر. حق لەسەر خوای پەروەردگار ڕێزی تۆ بکرێت. نوێژی بەیانیان زۆر کزۆڵە عەزیزانم، یەک ڕیز سەفوەی سەفوەکانیەت بۆ نوێژ. کۆمەڵێ پیرە پیاو پیرە ئەختیار کە لە قەراغی مەرگان 70 ساڵ و 80 ساڵیان تێپەڕ کردووە، بەڵام لەولاوە لە پەنجەکانی دەست تێپەڕ نابێت گەنج هات بێت. بەڕێزانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە جوان سەحابەی پەروەردە کردبوو بۆ نوێژی جەماعەت، تەنانەت تازە زاوایەک کە یەکەم شەوی زاوایەتێتی ئامادە نییە نوێژەکەی لە ماڵەوە بکات. بەداخەوە ئێستا ئەو تازە بووکانیکەوە لە ساڵۆن و لە ئەو شوێنە خراپانە دایان ئەشۆرن و مکیاجیان بۆکەن و ئارایشیان ئەدەن، تەواوی ڕۆژەکە بە درێژایی ئەو شەو ڕۆژە ئەسەن هەر نوێژ ناکات. لە کاتێکە ئافرەتێکی موسڵمانیشە زاوا هەتا حەفلەکەی تەواوە بێت. ئەم ناوچەوانی ناڕا بۆ سوژدە. ئەمە ئێمە بەڕێزانم هەر لە ئیسلامەکە شتێ نەگەیشتوینە، و لەوە شتێ نەگەیشتوینە بەڕاستی لیقا و ڕۆژێکمان هەیە کە ئینسان يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. سوێن بەخوا ئەمەد ڕەبت نەبێ لەگەڵ خوایە، خۆت بۆ خوا یەکلا نەکرد بێتەوە لەم دنیا، سوێن بەخوا هیچ شتێ شەفاعەتت بۆ ناکات لە قیامەتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی نوێژی بەیانیە کرد بە جەماعەت، هاوڕی ئەدایەوە ڕوویە کردە یاوەرانی خۆی، ئەی فەرموو ئەشاهید فلان، ئەڵێ فڵان کەس ئیمڕۆ هاتووە، ئەشاهید فلان، فڵان کەس لە نوێژی بەیانیە حازرە. چکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیزانی تەنها ئیمانداری ڕاستەقینە ئامادەیە لە نوێژی بەیانیە ئامادە بێت. کەسێک کە دووڕوو بێت دنیا شانی قورسەکات، خەوەکەی لا خۆشەویستەکە ناتوانێت بێ بۆ نوێژی بەیانی. فەرمووی وەلەو یعلمون ما فیهما، خۆ ئەگەر ئەو دووڕوانەی کەوا لە ناو جێگەکانیان ئێستا جێگەیان گەرمە و بەتانیان داوە بەسەر خۆیانە نەهاتوونە بۆ نوێژی بەیانی، ئەگەر بیان زانی باە لە نوێژی بەیانیە لە نوێژی عیشایە چ پاداشتێکەیە لەئەتەوهما وەلەو حەبووە، ئەهاتن بۆ ئەم نوێژانە ئەگەر بەزگە خشکێش بواە، ئەها مناڵ چۆن خەریکە پێگرێ، چۆن ڕێکە ئەوها ئەهاتن، ئەگەر پێشیان نەبوایە بەزگە خشکێ هاتن. واللهی عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرمێت لە سەردەمی ئێمەیە، ئەمە قساکا بۆ کێ؟ قسە ئەکا بۆ تابعین، ئەفەرمیە لە سەردەمی ئێمەیە وما يتخلف عنها لە نوێژی بەیانیە کەس دوا ناکەوت إلا منافق معلوم النفاق،
مەگەر کەسێکی منافق تەواو بۆ هەمومان ڕوون بوو بۆ ئەم کەسە منافقە تەواو لا غبار عليه پێویست ناکات گومانی لێ بکەیت گومانیش إلا منافقێکی معلوم منافقێکی ڕوون و ئاشکرا نەهات بۆ نوێژی بەیانی بۆ نوێژی جەماعەت بۆیە بەڕێزانم من ئەزانم ئێستا دنیای فیتنەیە دنیای مەشغەڵەتە گەنجێک ئامادەیە تا 3 شەو تا 4 شەو چاتکە لەگەڵ کچێکە کچێکیش بە هەمان شێوە یان سەیری فلیمێکی مدەبلەشکە یان سەیری تۆپیان بکات سەیری هەر شتێ بکات بەڵام سبحان الله کە نزیک دعوەتەکەی خوا بێتەوە کە نوێژی بەیانیە سبحان الله ئەم ئینسانە بەتانێکا داتەبان خۆیا و 12 نیمە ڕوو 1 نیمە ڕۆ خەبەری بێتەوە ئێمە ئومەت نائیمە خەوتوینە و یەقینشتان هەبێ یەک شتێ بە خەبەرمان کاتەوە تەنها مردنە الناس نیام خەڵک هەمووی خەوتووە وإذا ماتوا انتبهوا سوێن بەخوا کاتێ بمرین ئەو کاتە ئێمە بەخەبەر دەین بەڕێزانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ دایە لای قبرێکە فەرمووی من صاحب هذا القبر صحابە فەرموون 2 ڕۆژ بوو ئەسپەر بەدەمان کردبوو 2 ڕۆژ بوو ئەم ئینسانە لە خاکا بوو فەرمووی ئەم کەسە کێ لەناو ئەم گۆڕیایە وتمان ئەمە فلان کەسی کوڕی فلان کەسە فەرمووی والله ڕەکعەتانی إلى هذا تەنها دوور کاتی نوێژ بەلای ئەم خاوەن گۆڕەوە أحب من بقية دنياكم لا همو دنياكي وخوشويستر للاي اگر همو دنياي بيتيا اگر همو في زو اقامي دنياي بيتيا اگر همو ملك ساماني ام دنياي بيتيا بخوا نايغوريته وبدور كاتي نيوش بو عزيزاني خوم امان گنج بريزكان ام دنياي بو هتا بو ما نامينت كاتيكي زور كمان لبردسايسيون بخوا تمني من روي تمني تو روي همو ما نوانزي كبينه ولا قبر قيامتي خومان بەڵام ماڵەکانی خوا هەر خاڵیە سبحان الله ئێستا کاتی ڤایرۆسی کۆرۆنەیە لەناو تەکسی پاسا خەڵق پاڵی داوە بە یەکتریەوە کافتریاکان پڕە چایخانە پڕە گازینۆکان پڕە بازاڕەکان پڕە خەستەخانە پڕە زانکۆکان پڕە هەموو شوێنێ پڕە تەنها ماڵەکانی خوا داخراوە بەڕووی خەڵکە تەنها ماڵەکانی خوا خەڵک لە دووری یەک ئەوەستێت ورن بەڕێزانم ماڵەکانی خوا ئاوەدانکەنەوە ئێوە میوانی خوان وحق على المزور أن يكرم الزائر حق لەسەر خوا ڕێز لە میوانەکەی بگرێت تۆ میوانی خوایت عەزیزەکەم ورن قیامەتێکی نەبڕاو هەمیشەیی بۆ خۆتان بکڕن